حکومت و دەسەڵاتی جێبەجێکردن ئەویش پرساندنە بۆ یەکێک لە وەزیرەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر کار و ڕەفتارەکانی. بەڕێزان، لەسەر نادیاری نەوت و داهاتەکەی لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان دەبینە قۆناغی پرساندن. بەهۆی نادیاری بڕی نەوتی فرۆشتاو، داهاتی نەوت بڕی ئەو نەوتەی پێشوەختە فرۆشراوە، گرێبەستی کۆمپانیەکانی خزمەتگوزاری ئەوەی پەیوەندیدارە بە پرۆسەی دەرهێنان تا گواستنەوە تا فرۆشتنی نەوت، هەروەها قۆڕخکاری لەو بەنزینەی وەزارەتی سامانە سروشتیەکان دەیداتە دوو کۆمپانیا لێپێچینەوە و چاودێری لە دۆسیەی نەوتمان گەیاندە قۆناغی پرساندن. بەڕێزان، دوای چەندین بە دوواداچوونی پەرلەمانی بە ڕێگەی جیاجیا وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادە نەبوو هیچ داتاوزانیاریەک بۆ ئێمە و خەڵکی کوردستان لەسەر نەوت و داهاتەکەی ئاشکرا بکات. ئەمەش پێچەوانەی سەرجەم یاسابەرکارەکانە و هیچ وەزیرێک بۆی نییە لە هیچ بوارێکدا زانیاری ڕاستەقینە لە پەرلەمان و پەرلەمانتاران و هاوڵاتیان و دەستگاکانی چاودێری و دیوانی چاودێری دارایی بشارێتەوە. لە دۆخێکی لەم جۆرەشدا گومانی گەندەڵی گەورە دەکرێت لە کاتێکدا نەوت یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتی هەرێمی کوردستانە و نرخەکەی لە سەرەتای ساڵی 2021ەوە بەردەوام بەرز بۆتەوە. بەڕێزان، پاڵپشت بە مادەکانی 69 هەفتە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕۆژی 1/12/2021 بەواژۆی 24 ئەندام پەرلەمان دۆسیەیەکی پرساندنمان لەسەر بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان کردەوە. دەمانەوێت لەسەر کارەکانی خۆی و وەزارەتەکەی و ئەم سامانە گەورە و بە نرخەی خەڵکی کوردستان لێپرسینەوەی لەگەڵ بکەین. ئەگەر باوەڕمان بە وەڵامەکانیشی نەهێنا بە دڵنیاییەوە چینە قۆناغی دواتر کە وەرگرتنەوەی متمانەیە. خەڵکی کوردستان لە دۆخێکی سەختی ژیاندان، خزمەتگوزاریەکان لە زۆر بواردا لە ئاستێکی خراپدان.